يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ژیانی مرۆڤ بریتیە لە جوڵان، لە هەوڵدان، جیاوازی نێوان ئینسانێکی زیندوو لەگەڵ کەسێکی مردوودا بریتیە لە جوڵەکانی ژیانی. هەموو جوڵەیەکیش پێویستی بە وزەیەک هەیە، هەموو وزە و هەوڵ و تێکۆشانێکیش ماندووبوونێکی بە شوێنادێ. ماندووبوون و گرفت و سەغڵەتی بەشێکە لە بەشە هەرە زۆرەکانی ژیانی هەر یەکێک لە ئێمەی مرۆڤ. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەلەد ئاەتی 4 ئەو ڕاستی و حەقیقەتەی ژیانی ئینسانی بۆ باس کردوین و دەفەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. بەڕاستی ئێمە خواتە ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا بەدەسەڵات و قودرەت و حیکمەت و هەموو ناو و سیفاتە بەرز و باڵاکانی مرۆڤی دروست کردووە. هەموو مرۆڤ دروستکراوی ذاتی ئەڵڵای بێشەریکە و لە دروستبوونی هیچ ئینسانێکە هیچ شتێک غەیری ئەڵڵا لە ئەرز و ئاسمانە دەسەڵاتی کەمتر لە زەڕێیەکی نییە. بەڵام فی کەبەد، خوای پەروەردگار دەفەرمێ نەیفەرموو مین کەبەد. زۆر کەس ئەوایەتەوە لێک دەداتەوە ئێمە ئینسانمان دروست کردووە لە ناڕەحەتی. نەیفەرموو خەلەقنا الئینسانە مین کەبەد، نە، دەفەرمێ فی کەبەد. دوای ئەوەی ئینسانمان دروست کرد و خستمانە سەر زەوی بۆ ئاوەدانکردنەوەی سەر زەوی، فی کەبەد، فی وەظەرفیەتە، واتە بەردەوام لە ناو گرفت و ناڕەحەتیدا دەسوڕێتەوە. ئەم ژیانە بەڕێزان پڕیەتی لە ژان بۆ هەر یەکێک لە ئێمە. بەڵام بە دڵنیاییەوە مرۆڤ تا پێشەنگتر بێ، تا گەورەتر بێ، تۆ سەیری خۆت کە ئەگەر کەس نەناسێ گرفتت زۆر کەمترێ لەوەی کەوا 10 کەس بناسێ. ئەو کەسەی 10,000 کەس دەیناسێ گرفت و ژانەکانی ژیانی زۆر گەورەترن لەو کەسەی کە 100 کەس دەیناسێ. تا لە ژیانە گەورەتر بی، تا پێشەنگتر بی، تا عاقڵتر بی. بمبورنەوە قسەی بکەم لە ڕووی جەنابتان لە دوو لە ڕووی ئێوە. ئینسانی جێل کەم عەقڵ وەڵڵی حەرچی گرفتە لە ژیانانیەتی. تا عاقڵتر بی لە ژیانە ژانی ژیان زیاتر دەدگرێ. هەتا زاناتر بی، هەتا لە علم و زانستا ڕۆ بچی، دڵنیا بە گرفت و ناڕەحەتی زۆرترت دێتە پێش، خەمبارتر دەبی. هەتا ئینسانێکی خاوەن مەبدەع بی، ژانەکانی ژیان زیاتر یەخەت پێدەگرن. ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان و دوو لە ڕووی ئێوە بیسەر و بینەرانیش، ئەو ئینسانانەی کەوا لەکوێوە بای بێ شەنی خۆی دەکا، هەرچی هاتە سەرکار ئەو هەر چەپڵە لێدەر و بەڵێ قوربانە وەڵا برا گرفتی نییە. بەڵام تۆی خاوەن مەبدەئی موسڵمان وانی کاتێک کە بە زۆر شت دەڵێی نا ئەوە ڕاز نییە، ئەوە خاڵەتە، ئەوە خراپە، بەخوا باجەکەش یەدەی بە قورسی لە ژیاندا. هەتا خاوەن مەبدەئتر بی و سوورتر بی لەسەر بیر و باوەڕەکەت ئەبێت چاوەڕێی ئەوەشت هەبێ کە باجی قورسی لە پێناوا دەدەی. ئەم ژیانە هەمووی خوام خواردنە. ئەوە حەقیقەتێکە بۆ من بۆ جەنابەت بۆ تێگڕامان وایە. هەرکە لە دایک دەبی و فام دەکەیتەوە دێیتە سەر زەوی لە خوێندنەوە خەم دەست پێ دەکا. ڕۆژانە خەمی قوتابخانە و دەرچوون و مامۆستا و داروبەر حەتا وەکو پێدەگەی ئەمجا خەمی ئەوەتە چۆن هاوسەر پەیداکەی. کە هاوسەری ژیانت پەیدا کرد بەنسبە کوڕکچەوە دەڵێم، ئەمجا خەمێشکەشت بۆ زیاد دەبێت، قورستر بوو بەخوا خەمی هاوسەرەکەشت دێتە ئەستۆ. دواتر دەڵێ بەڵکو مناڵمان ببێ، بەخوا کە مناڵەکان بوون ئەمجا خەمەکان زیاتر دەبن. ئەڵێ تۆزە گەورە بن، بەخوا مناڵەکان تا بچووکن و لە بێشکەدان خەمیان کەمترە، وەڵڵا کە چوونە زانکۆ ئەمجا خەفەتیان زیاتر دەبێت. ئەگەر ژنیان بۆ بێن بۆ شوێندەم ئیسراحەت دەکەم، بەخوا ئەمجا خەمەکان زیاتر دەبن، ئەمجا دەبێت خەمی هاوسەرەکان و منداڵەکانی داهاتووشیان بخۆی، خوا بکەم لەگەڵ عایلەکانیان ناڕێک و پێک بن. جار بۆ جار بەڕێزان خەمەکانی ئێمە پەرت و بڵاوتر دەبن. ئەیجا خەمی دایک و باوکت، ئەمجا خۆت خاوەن عایلە و ماڵ و منداڵ و وەزعت باشە، خوا بکەم باوک و دایکم زەلیلی سەر جێگانە بن، یا ڕەبی خوا سیحەتیان باش بێ، خوایە باوک و دایکم نەبوونە بن، نەکەون، نەشکێن، قاچی نەشکێ، دەستی نەشکێ. خەمی دایک و باوکتە. ئەی خەمی خزمەکانت، دۆستانت، ئەی خەمی مسلمانان بەگشتی، ئەی نابێ هەدبێ ئەگە خوا نەخواستە خەمی مسلمانانت بەگشتی نەبێ، دەبێت لە ئیمانت بترسی.
ئەی خەمی پەیام و ئاینەکەت بەخوا دەبێت لە پێش هەموو شتێکەوە ئەم ئیسلامەتیە شەو و ڕۆژ لەبەر چاو بێ، ئەوە مەبدەئتە، ئەوە دینتە، ئەوە بیر و باوەڕتە، بێ خەمی لێ بخۆی. پاشان خەمی حەسوودان، ڕقی ئەو هەموو حەسوودەش کە لە دەوروبەرمانە. حەسوودێک کە پێت ناگا لە پشتەوە لێت دەدا، بوختانی وات بۆ دەکا خۆت دەیبیستەوە تەریق دەبیەوە، نازانی چۆنی هەڵبەستووە، چۆن شەیتانم بوختانی خستۆتە مێشکەوە. ئەمجا زانایان فەرموویانە حەسوود بوختانەکە دەکا فڕی دەدا، گەمژە بڵاوی دەکاتەوە، بێعەقڵیش دوو لە ڕووی جەنابتان بڕوای پێ دەکا. جا بەخوا ئەم دنیاش ئەوەندەی گەمژە تێدایە بۆ بڵاوکردنەوەی دیعایات و ئیشاعات و پڕۆپاگەندە و بوختان پەچی ناکەوێت. بێعەقڵەکانیش لە کۆمەڵگادا ڕێزی تایبەتی مێ بۆ ڕووی جەنابتان دوو لە ئێوە ئەوەندە زۆرن بڕوای پێ دەکەن، بڕوای پێ دەکەن تۆ خۆت نەتزانی ئەو بڕوای پێ دەکا. ئەمانە هەموو خەمت دەدەنێ. لێرەدا ئەو پرسیارە دروست دەبێت کە تەوەری وتاری ئەمڕۆمانە چۆن بەرامبەر ژانەکانی ژیان بەرگە بگرین. ئەم هەموو ژانە لەم ژیانەدا ئەی ئێمە چۆن بەرگەی بگرین. پێت دەڵێم بەڕێزم، ئەگە بتەوێت بەرگەی ژانەکانی ژیان بگری بە ئامانجت هەبێ لە ژیاندا، بەڵام هەموو ئامانجێک نە ئامانجێکی گەورە و گرنگت هەبێ لە ژیانە، بەردەوام بۆی بڕوانە ڕۆژێ پێی بگەم ئەوەندە بەو ئامانجەوە مەشغوڵ دەبی ژانەکانی ژیان لە کۆڵ دەبنەوە. ئێمە با لە ڕوانگەی قورئانەوە قسە بکەین. باسی یوسف پێغەمبەرمان کرد عەلی نەبینا وعەلەیه الصەلاة وەسسەلام، سەلات و سەلامی خوا لەسەر یوسف پێغەمبەر، لەسەر هەموو پێغەمبەران بە تایبەت پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم. یوسف عەلەیه السەلام هیچ مەینەتی و ژانێک نەما لەم ژیانەدا ئەو یوسف پێغەمبەرە نەیچێشت بێ. خیانەتی براکانی خستنە چاڵی فرۆشتنی بە هەرزان گەورەترین ژانی ژیانەوەیە لە شوێنەکە بی خەڵک قەدرن نەزانێ. تۆ شتێک بێ و خەڵک قەدرن نەزانێت چوار دەور. بوختانی ئەخلاق، خستنە زیندانی چەند ساڵ بە ناحەق و لێپرسینەوە، لە هەموو ئازارەکان ناڕەحەتتر. ئەگەر سەیری ژیانی یوسف پێغەمبەرکەی بۆ دەردەکەوێت لە نزیکی 25 ساڵ تا 30 ساڵ ئەو پێغەمبەرە ئازیزە لە غەریبی و بێکەسیدا ژیاوە. بەخوا ئەوەی کە لە ئەوروپا ئێستا هەست بەم قسەیە دەکەن کە گوێیان لێمانە، هەموو دنیا بەهەشت بێ بۆ تۆ، نەک خزمەتکاری ماڵانیش بی. هەموو ئەوروپای هی تۆ بێ بەردەوام بە یەک شت دەژی، دەڵێی ڕۆژە دەسمەوە کوردستانەکەی خۆم بەو هەموو ژانەش کە ئێمە هەمانە. هیچ شتێ لە غەریبی ناڕەحەتتر نییە. جاوەرت لە غەریبیە کابی یەک هاونیشتیمانی وڵاتەکەی خۆتی لێ نەبێ، تەنان لەهجەی زمانەکە لەگەڵ ئەوانە یەک نەبێ، کلتورت یەک نەبێ، باوکو دایکێک، برایەک، خزمێک، کەسێک، دەنگ و باسێک، تۆ بەردەوام مۆبایلت پێ شاشەکەت دەکەیەوە ڕوبەڕوو کە سوکارت دەبینی. یوسف پێغەمبەر سەلامی خوا لەسەر بە نزیکی 25 ساڵ بۆ 30 ساڵ ئاگای لە هیچ کە سوکارێکی نەبووە. لەو غەریبایەتی و بێکەسیەدا هەموو قورئان بخوێنەوە ئەوەی جێگەی سەرنجە یەک ئاهوناڵەیەکی یوسف نابینی، ئەی ناخوا تۆماری دەکرد. یەک سکاڵایەک ناکا بڵێ خوایە گیان بۆ خوایە ڕزگارم کە، ناڵێ خوایە بمکوژە. لێرەدا پرسیارێکی گرنگە، باشە کاکە خۆ ئەویش هەر گۆشت و خوێنە، ئەویش وەکو تۆ من و تۆ مرۆڤە. وەڵڵاهی یەک لەسەر سەتی ئەوە بەسەر خەڵکانێک نەهاتووە کە خۆیان کوشتووە، یەک لەسەر سەتی ئەوەی بەسەر یوسف پێغەمبەر هاتووە بەسەر ئەو کەسانە نەهاتووە کە دەستیان چۆ گیانی خۆیان و خۆیان کوشت، ماڵ و منداڵیان کوشت. باشە بۆ ئەو تەحەمولی کرد. ئەو بابەتە گرنگەکەیە، بوونی ئیمانی ناو ناخ بەخوای پەروەردگار، زکری یا ئەڵڵا، پەنابردن بۆ ئەڵڵا خاوەنی ئەرز و ئاسمانەکان، خاوەنی ناوی ئەلفەتاحی دەرگاکەرەوە، هەمیشا دەیوت یا فەتاح، ئەو کەسەی دەرگا داخراوەکان لەسەر هەمووان دەکەیەوە، دڵنیام ڕۆژە دەرگام لێ دەکەیتەوە. پەیوەندی بوون بەخوای پەروەردگارەوە، ئیمانی بەهێز و پاشان ئامانجی گەورە. ئەگەر تەماشای سوڕەتی یوسف بکەی 5 ئامانجی گەورە بۆ ئەم پێغەمبەرە پایەبەرزە هەبووە. خۆی گەورەش بەنێتی دڵی خۆی هەر 5 لە دنیادا لە ژیانی خۆیان پێبەخشی. ئامانجی یەکەمی ئەوە بوو، دەیگو بەرگە دەگرم، تەحەمولی ئەم هەموو ئازارە دەگرم، ئەم هەموو سەختیە یەک ئاواتی یەکەمم ئەوەیە ڕۆژێ بە خزمەت باوکو دایکم بگەمەوە، ڕۆژێ دڵیان خۆشکەم، چونکە بەهۆی منەوە گەلێ دڵ ناڕەحەت بوون. بەڕێزان، ئەی گەنجانێک کە هێشتا خۆتان خاوەنی منداڵ نین، گوێ لەم برای خۆتان بگرن، دڵنیابن باوکو دایک بەس 2 ڕۆژی ژیانی چاوی زۆر گەشە. یەکەم ئەو ڕۆژەی کە تۆ لە دایک دەبی،
ئەو ڕۆژێک کە دایک و باوک مناڵی کۆرپە دەخەنە باوەشیان و ماچیەکەن خۆشترین ڕۆژیشیانە بۆ دایک و باوک. دووەم ئەو ڕۆژەی کە تۆ لە بەرزیدا دەبینێ، ئەو کاتێک کە دایک و باوک مناڵەکەی دەبینێ شەهادەیەکی بەرزی هێناوە، خەڵک مەدحی دەکا، خاوەنی ماڵ و مناڵێکی ساڵحە لە بەرزی و بڵندیا مناڵەکەی دەبینێ چاوی ڕۆشن دەبێتەوە. یوسف دەیزانی ئەبێ باوک و دایکی لە ناڕەحەتی ئەوە چیان لێ بەسەر هاتبێ، بۆیە بەردەوام ئەو ئامانجەی هەبوو خوای گیان ڕەحمەم پێ بکەی ڕۆژێ بتوانم دڵی دایک و باوکم خۆش بکەم. کاکە تۆش با ئەو ئامانجەت هەبێ، واللهی ئەو ئامانجەت هەبێ، بەس من کار دەکەم هەوڵ دەدەم ڕۆژێ دایک و باوکم شادمان کەم، خۆش ئاواتەکە دێنێتە جێ. یوسف لە چاڵاوە بوو بە وەزیر وەڕەفع ئەبەوەیه عەلە العەرش، سوڕەتی یوسف ئاەتی 100 گەیشتە ئەو ئەنجامەی بە باوک و دایکی شاد بۆوە هێنانی لەسەر عەرش. عەرش واتە تەختی پاشایەتی، کورسی یەک کەس لەسەری دادەنیشێ. عەرش تەختێکی گەورەیە، مەنەسەیەکە، شوێنی پاشاکان و حیمایەکان و چەکدارەکانیش بە دەوریەوە. یوسف باوک و دایکی برد و دوو کورسی بۆ دانان و لەسەرەوە داینان و خۆشی لە خزمەتیاندا. ئالەوێدا پێوتن ئۆخەی ئاواتەکەم هاتە جێ، ئەوە باوک و دایکم ئێستا من دەبینن من وەزیری دارایی وڵاتم، بەبێ من دەنگێ گەنم لەم وڵاتە زایە ناکرێ بەبێ ئیمزای من. ئەو باوک و دایکە ئازارەکانی ڕابردویان لەبیر دەچێتەوە. ئاواتم هاتە جێ کە دڵی دایک و باوکم خۆشکەم. با تۆش ئەو ئاواتت هەبێ، هەر پلە و پۆستێکت هەبێ ئەزیزم، قەت ئەگەر باوکت هات کورسیەکە بەجێ بێڵە بڕۆ لە لای دەرگاکەوە دانیشە، باوکت بەرە شوێنەکە، با نەخوێندەواریش بێ. شەرمت نەبێ بڵێ ئەوە دایکە نەخوێندەوارە دایکمە، بە شانازیەوە بڵێ ئەو پیاوە کە کارگوزاری سەر جادەیە من وەزیرم، ئەوە باوکە بەڕێزەکەمە، ئەوە هۆکاری پێگەیاندن و دوای خوای پەروەردگار. شانازی بە باوک و دایکتەوە بکە. دووەمیان ئومێدی هەبوو کە ڕۆژێک ئەو برایانم کە حەسوود بوون بەرامبەرم، کە نەیارم بوون، خوایە نامەوێ بمرم، ئەمەوێ ڕۆژێ تیان بگەێنم، ڕوبەڕووی یەکتر ببینەوە، بۆیان دەربکەوێ کە ئەوان بە سووک سەیری منیان دەکرد، پێگی منیان نەدەزانی، حەسوودیان پێدەبردم، خوایە نامرم، دومێدی ژیانێکی خۆشم هەیە، ڕۆژێ بگەم بە پلەپایەک براکانم لەلام بن، ئەمجا دان بنێن بە هەڵەی خۆیاندا. ئەزیزەکەم، یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پێی وتین زۆر جار ژانی قورس دەکرێ بە دڵتدا، واللهی ئەڵەی سوژنە و دەیکەن بە دڵتدا، قسەی وا هەیە. ئەگەر غەدرت لێکرا، ئەگەر ژانیان کرد بە دڵتدا، کە مافت خورا. زۆر جار غەدر لێکردن بە ماف خواردنە، ماڵت دەخۆن، مافت دەخۆن. دووەم بە سووک سیرکردن، بە چاوێکی سووکەوە سەیرت دەکا، بەبێ ئەوەی تۆ هیچ گوناهێکت کرده بێ، بەبێ ئەوەی تاوانی تۆی تێدا بێ. تو خوا لەم کۆمەڵگا کوردەواری ئێمەدا چەند ئافرەت هەیە ڕۆژانە دەرزی دەکرێ بە دڵیا. کورباک بۆ دەرزی، وەڵا بڵێ سوژن، بڵێ داس، بڵێ خەنجەر دەکەن بە دڵیا، ئەوە هەر شود نەکردو، هەر بە قەیرە خستی مایتەوە، وەڵا 2 ساڵی تر بڕاشود بۆ ناکرێ. ئێدامەوە چی بکە؟ بڕوا هاوارکە، ئەو قەدەراتی خوای پەروەردگارە، بارودۆخی وڵاتەکەیە. کۆمەڵەشت هاتوۆتە پێشەوە، ئەمە ئافرەتە حەیادارە، حرمەتدارە، چ عەیبەیەکی هەیە گە لە ماڵی باوکیە معەزەز و مکەڕەم دانیشتووە، چەند کەس ئازاری دەدا، ژان دەکا بە دڵیدا، شوت هەر بۆ نەکرا، ئەوە هەر ماویتەوە، کەس خوازبێنی نەکردی، ڕەفیقەکانی تۆ مناڵیان هەیە. براکەم غەدرێکی گەورەی لێ دەکەی، زۆر ئازارێکی قورس بە دڵی ئەو خوشکەم دەگەیەنی. ئافرەتێک لە هاوسەری جیابووەتەوە، کاکە بە شەرعی خوا جیابووەتەوە، ئەلحەمدوللا پەلاماری یەخەی یەکتریان نەداوە، فەئیمساکم بیمەعروف ئەو تەسریحم بیئیحسان، بەیەکەوە چوونە دادگا، خوا حافیز و خوا لەگەڵ، بۆ دڵی دەتەقێنی. ئەوە تەلاق دراوەکەیە، ئەوە بێوەژنەکەیە، ناوێت لە بازاڕی شە بسوڕێتەوە، ناوێت بێتە بە دەرگا مەرحەبایی کەسێکیش بکە. ئەزانی چەند ژان دەکرێت بە دڵی ئەوانەدا، فڵان کەس خوا ئەزانە ژنەکەی لەسەر چی تەلاقدا، ئەو پیاوە ژیانی بەرچاو دەکەوێت، ناتوانێت هاوسەرگیری بکاتەوە. کەسێک لە مەکتەب هەموو هەوڵی خۆی داوە لە خوێندنە، ئێکاکە دەرناچێ، واللهی وەکو ڕزقی خوا تەوزیع کراوە، عیلمیش تەوزیع کراوە، ئەمەندەی پێبڕاوە، حکمەتی خوا لەوەدا، ئەمەن دەرناچێ، بۆ دڵی دەشکێنی، کە دەزانی خراپ بوو، هەر لە دەرەجەکانی مەپرسە، برینی مەکولێنەوە. چەند کەس پێی دەوترێت دەست و پێسپی هیچت لە بارانیە، چەند کەس کەم ئەندامە، خاوەن پێداویستی تایبەتە، کاکە کورتە باڵایە، خوا دروستی کردووە، نەک تۆ بۆ ئازاری دەدەی، بۆ وەیش دەکەی بەسەریدا، بۆ پێی دەڵێ فڵان کەس پێوەی دەفەوتن، تازە خاوەن پێداویستیەکی تایبەتیان هەیە، ئەویش ئینسانە وەکو تۆ، هەست و شعوری زیاتریشە. لەم کاتەدا کە خەڵک عەزیەتیان دای، یوسف پێغەمبەر پێی وتین کە ژانیان خستە دڵتەوە وەکو من، بەس مەڕوخێ پێشکەوە بوونی خۆت، بەڵام بە پشتیوانی خوا بسەلمێنە، بۆ خەڵکی بسەلمێنە کە من هیچم لە خەڵک کەمتر نییە.
ژیان هەر هاوسەرگیری نییە، ژیان هەربوونی منداڵ نییە. چەند کەس جەرگی هەموو ڕۆژێ داغ دەکرێت لەلایەن خەڵکەوە، مناڵتان هەر نەبوو، ئەوە هێشتا هیچ تار نەبووە. کاکە دەوەرە فەرموو تۆ مناڵی بدەیتێ بۆ تۆ بوونی خۆت و منداڵەکانی خۆتە کاکە، ئەوەندە دڵی خەڵک عەزیەت مەدە، گوناهت دەکا، وەڵڵا خوا ژان دەکاتەوە بە دڵتدا ڕۆژێک، وەڵڵا دە مناڵت هەبێ هەمویان ناساڵح دەکا، ئەوەندە دڵی خەڵکت ئازارداوە کە مناڵی نییە، بۆ وەز لەو خەڵکە ناهێنی. ئەهلی جومعە و جەماعەت دەڵێن بەتایبەت یوسف پێیوتی مەڕوخێ، قەت بە قسەی حەسوود و نارەکانت مەڕوخێ، پشت بەخوا ببەستە، هەوڵ بدە خۆت بسەلمێنە، بەڵام لە بیریشی مەکە، جێل لە بیری دەکا، عاقڵ لە بیرێتی، ئیماندار لە بیرێتی، شەر بێ ڕۆژێ تۆڵە لێ بکەمەوە. وشەی تۆڵە بەڵێ وەکو یوسف تۆڵە بکەوە، بەچی یەکەمیان پشت بەخوا ببەستە، دڵنیا بە ڕۆژێ هەموو ئەوانە داندەنن بەوەدا کە هەڵە بوون. دوای ئەو هەموو ساڵ ناڕەحەتیە براکانی دەچنەوە بەردەمی قالوا تالله لقد آثرك الله علينا. یوسفی برامان قالوا هەر هەموویان سەیری کرد دەبرە لە گەورەیان بۆ بچووکیان هەمووی داندەنێن بە شتێکەڵەن تەڵڵاهی سوێند بە ئەڵڵا، لەقەد سەیری ئەم تەئکیدانە، لەقەد بە دڵنیاییەوە ئاثەرەکە الله عەلەینا، خوا لە دنیا و قیامەتە تۆی فەزڵدا بەسەر ئێمەدا، بەخوا تۆ لە ئێمە گەورەتری، بەخوا تۆ مەرتری، تۆ پیاوتری، تۆ چاکتری، تۆ لای خوا خۆشەویستری. وإن كنا لخاطئين، ئێمە کاتی خۆی چاک بە هەڵەدا چوو بووین، بەڕاستی هەڵەکار بووین، ئەو هەموو نەهامەتێمان بەسەر تۆ هێنا، داندەنین بە گوناهی خۆماندا. تۆش کارێک کە ڕۆژێ نەیارانت ئاوا بڵێن بەخوا کاتی خۆی ویستمان فڵان کەس دەست و پێسپیە کورە لە خوێندنە هیچ نییە، بەڵام ستا سەی چوەستایەکی لە بوارێکەکەدا لێ دەرچووە، بازرگانێکی گەورەیە، خۆ لە بوارێکەکەدا سەرکەوتۆ بوو، فڵان کچە شووی بۆ نەکرا، بەڵام هەزار کەس دەڵە ڕەحمەت لە دایک و باوکت بۆ ئەخلاق و بۆ دینت، فڵان ئافرەت لە هاوسەری جابەوە بەسە منداڵەکانیەوە دانیشت و مەردانە و شێرەژنانە بە خێویکردن و پێی گەیاندن، فڵان کەس لە هاوسەری جابەوە قەت ڕۆژێ بێ حورمەتی بە ماڵی خەزووری و بە خێزانی نەکرد، با خەڵک بیسەلمێنی بۆیان کە تۆ ئەو ئینسانە کە ناسیویانی، وەکو براکانی یوسف بێن بڵێن وئین كنا لخاطئین، والله ئێمە کاتی خۆی بەرامبەر بە تۆ هەڵە بووین، ئەوە تۆڵەکردنەوەیە. دووەمیان لە ئەو پەڕی دەسەڵاتە ببوورە لێیان. یوسف سەیری دەموچاویانی دەکرد، چ خەجاڵەتێکیان پێوە دیارە، قال لا تثریب علیکم اليوم، ئەمڕۆ هیچتان لەسەر نییە، ئەو لاپەڕەی هەڵدرایەوە، بڕۆن گردنتان ئازابێ، ناژ لە بڕۆن حەواڵە بەخوا بن، من هیچتان لێ ناکەم، بڕۆ حەواڵە بەخوا بە، ئێمە زۆر جاوا دەڵێن خۆم هیچت بەرامبەر ناکەم، لە قیامەتا خوا سزات بدا، ناواژ ناڵێم، فەرمووی یەغفر الله لەکم، یا ڕەبی خوا لێشتان خۆش بێ، لای منەوە گردنتان ئازابێ، لای خوش خوا لێتان خۆش بێ، ئەوە گەورەترین تۆڵەیە کە لە ناری دەکەیتەوە، لەو کاتە بمرێ پێی خۆشترە، ئاوا تۆڵە لە نارانت بکەوە. خاڵی کۆتایی پێیوتین یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، پێیوتین کاتێک بە ئەوە بە براکانیشی و بە ئێمەش و بە هەموو ئیماندارانی وتی من کە لە چاڵا و لە زیندانەوە ئێستا وەزیرم بەرهەمی بەڕێزان دەوشەیە، ئەمە لە ماڵەوە بنووسە هەموو ڕۆژە سەیریکە، إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. يوسف آياتي نوت هەر کەسێ دوو سیفەتی تێدا بێ، دوو کلیلی سەرکەوتن گەنجان بە تایبەت ئێوە دەڵێم، دوو کلیل لە ئەوەڵی مێرمەنداڵیتەوە با لە دڵتا بێ، یەتەقی وەیەسبیر، بەردەوام چاودێری خوا بەسەر خۆتەوە ببینە، بەردەوام شەرم لە خوا بکە، وەیەسبیر دایمە ئارامیش بگرە، جا هەردووشیان فعلی مضارعن بۆ ئیستیمڕاریەتن، بەردەوام بە ئەم دوو سیفەتە لەگەڵا بێ. والله خوای گەورە دەتگەێنێ بە ئاواتەکان، چونکە خوا هیچ چاکە کارێک ڕەنج بە زایە و ڕەنج بە خەسار ناکە. تقواه عن الشهوات للحظات نافست صبره على السجن للسنوات. یوسف فەرمووی یعنی بە زمانی ئاماژە پێیوتن خوا پۆست و لەبە کەسێک نابەخشێ هەروە بە شاباش و بەلاش، نەشیوت ئەوە فەزڵ ئەوە شانی خۆمە، قەد من الله علينا، بەخوا ئەمە هەموو فەزڵ و ڕێز و حرمەتی خوایە کە لە ئێمەی ناوە، ئەینا من شانی ئەوە نیمە، ئەوە هەموو فەزڵی خوایە بەسەر خۆم و بنیامینی برامدا. بەڵام بە ئاماژە بە براکانی وت ئێوە دوو شتان نەبوو، شەرمتان لە خوا نەکرد کە مناڵێکی هاتە بەردەستان و بەو دەردەتان بردم، هەر سەرێکتان هەڵبڕیا شەرمتان لە خوا بکردایە، ئێستا تووشی ئەم ڕۆژە ڕەشە نەدەبوون. دومیشان سەبرتان نەگرت، کاکە من 1-2 ساڵێکی گەورە دەبووم، دەتانگو باوکم ئەوی خۆشتر دەوێ، وەڵڵی منیش وەکوێوە دەکەوتمە کار و کەسابەت و هەر یەکەمان بەلای ژیانی خۆماندا دەڕۆیشتین، یەک تۆ سەبرتان بگرتایە، ئەو دوانەتان نەبوو، بەڵام من 2 جار تاقی کرامەوە، جارێکیان بە ئارەزوو تاقی کرامەوە، یەتەقی، لەو کاتەدا ئەڵڵام لەبیر بوو،
کاتێک کەوا جوانترین ژنی سەرزەوی، خانومانترین، دەوڵەمەندترین، پۆستدارترین کەسێک دایان خزمەتکاری هەبوو، غەلقەت الئەبواب وقالت هەیتە لەک، هەموو دەرگاکانی بەقایمی داخستە بوو، وتی یوسف وەرە هەموو شتێک ئامادەیە، جلەکانت بکەوت داگنەیە، هەموو خۆم ئامادە کردو بۆ تۆ، بەرپرسیارەتی هەمووی لەسەر ئەستۆی خۆمە، وەرە بە ئارەزوەکانمان بگەین. لەو کاتەدا سەیری قورئان کەن یەک چرکە یوسف بیر ناکاتەوە بڵێ با بزانم دەترسم دەرگاکان داخراوە، قال معاذ الله، فەرمووی پەنا دەگرم بەخوا، پەنا دەگرم بەخوا دەستی خیانەت بۆ ئافرەتێک بەرم. وتی من لەو کاتەدا ئەوە ڕزگاری کردم. ئەو چرکانە جا بەڕێزان دواتریش خرایە زیندانەوە. ئەم وردی قورئانە پێتان دەڵم هەموو جار هەزاران کتێب بخوێنێ و باوەڕتان بێ بە قەدەری یەک دیاڕی قورئان ئیستفادەی لێ ناکەی، بەڵام بە تێگەیشتنەوە. وشەی معاذ الله چەند وشەیە؟ 7 وشەیە. قال معاذ الله 7 وشەیە لە ماوەی چەند چرکەیەکە. معاذ الله لە دووسێ چرکایەوەتی 7 وشەیە. ئەو حەوپیتە مقابلە و زیاترە، فلبث في السجن 7 سنين، نزیکی 7 ساڵ زیاتر لە زیندانە مایەوە. 7 چرکەی ژیانت جاری وایە، قارەمانیەتی تۆ زۆر گەورەترە لەو کەسەی کە چەند ساڵ لە زیندانە بووە. هەر یەکێک لە ئێمە بەڕێزان ڕۆژانە وغلقت الأبواب وقالت هەیتە لەک دێتە ناومانەوە. واللهی بەس ئەو چەند چرکەیە وریای خۆت نەبی هەتا ماوی بەژانەوە دەژی. کاکە ئافرەت لەگەڵ تا دەوێت، ئافرەتێک پەلان بانگت دەکا، بە تایبەتەوانی لە زانکۆکاندان، لە پەیمانگاکاندان، لە بازاڕەکاندان، لە دوکانەکاندان، هەروەها بۆ ئافرەتیش کوڕێکی سەرمایەداری قۆزی دەسەڵاتداری جیفان پڕ لە دۆلار پێی دەڵێ وەرە با دەستێک هەڵاوکەین، وەرە پەیوەندی ناشەرعیمان هەبێ. خەڵکێک بازرگانێک باگر دەکا، وەرە با مامەڵی ڕیبەوی بکەین، وەرە بە عەلە الهەوائی مباشەرەتەن با دینار و دۆلار بکڕین و بفرۆشین، هەر بەیانی دەبین بە ملیۆنەر. یەکێکی تر لە دایرەیەکە پێ دەڵێ وەرە گەندەڵی و دزی بکەین، کاکە وەسڵی بەتاڵ هەیە، خۆم حکومەتە بۆ خۆی دزە، جا بۆ منی تۆش دز نەبین، خۆ هەموو خەڵک پێگەی لە چێ دەترسی، خەمی هیچن نەبێ، مەسوول لە پشتمەوە ئەویش بۆ خۆی گەندەڵە ناوێرە قسە بەم پێ بڵێ، وەرە با لێ دەین لەم حکومەتە گەندەڵە، با ئێمەش دزمین وەکو ئەوان، وەرە وەسڵێک پڕکەوانە 5 هەندەی معاشەکەت پەیدا دەکەی، کوڕە وەرە بەرتیل وەرگرە، هەمووی پێت دەڵێ خەمی هیچیشن نەبێ، وغلقت الأبواب، نە کامێرەی چاودێریمان لەسەرە، نە مدیر ئاگای لێتی، نە پۆلیس و ئاسایش و دەستگای ئەمنی لێیە، نە هیچ کەس دەتوانێت بەسەرمان ئازاد بێ، پشتمان بە مەسوولینی گەورەی وڵاتەکە قایمە، ئەوانش شەریکن لەگەڵمانە، ئەو کاتێ پێت دەڵێن وەرە خواردنی ئەکسپایر بێنە وڵاتەوە، موادە هۆشبەرەکان و عەرەق بازرگانی پێوە بکەن، هێرگە لە خانە دابنێ، کافتریا بکەوە. لەو کاتەدا چەند چرکەیەکە و بڵێ قال معاذ الله، پشت بە ئەڵڵا دەبەستم من لەو حرامەدا تێکەڵاو نابم، واللهی قەت ژیانت نابێتە ژان، هەتا ڕزگارت دەبێت. واللهی ئەوە گەورەترە لە چەندەها مانەوە و خۆڕاگری لە سجندا. یوسف ئەو دوو مەقتەعی هەیە لە ژیانیدا، چەند چرکەیەک 7 وشەیە، قال معاذ الله، مقابل و منافسە لەگەڵ چەندەها ساڵ لە زینداندا. با ئێمەش بەڕێزان بۆ ئەوەی بەرگەی ژانەکانی ژیان بگرین، ئامانجی گەورەمان هەبێ لە ژیاندا. یوسف 2 ئامانجمان باس کرد، بە دایک و باوکی شاد بۆ خزمەتی کردن و خستنە سەر کورسی دەسەڵات، بۆ خۆی لەبەردەمیانە وتی باوکەی گیان ئەلحەمدوللا چاوتان گەشت بوو، دایکیان چاوتان گەشت بوو، ئەوە کوڕەکەتانە ئەلحەمدوللا بە فەزلی خوای گەورە خەڵک شانازی پێوە دەکات، تۆ ئەوە ئامانجەت هەبێ. دومیشیان بە نەیارەکانتی بسەلمێنە، بەبێ شەڕ و شۆڵ و بەبێ فەیسبوک و بەبێ جوێندان بە خەڵک، خەریکی کاری خۆت بە، خۆت پێ بگەێنە، جێپەنجەی خۆت لە ژیانادانێ، خۆت بسەلمێنە، ئەگەر نەیاری شاتە بەردەمت بڵێ بڕۆگەرنت ئازابێ خالێت خۆش بێ، بە ئەوە تۆڵەی خۆت لە خەڵک بکەوە. 3 ئامانجی تری یوسف پێغەمبەر ماوە سەلامی خوای لەسەر بێ، با بزانین ئەو ئامانجانەی تر چین بۆ وتاری داهاتوو ئینشاءالله تعالی لەگەڵماندا بن و بەردەوام بن. داواکارم لە خوای پەروەردگار، یا ربی خوای پەروەردگار بە گەورەی و ڕەحمەتی خۆت ژیانمان دوورکەی لە ژان، خوای پەروەردگار ژانەکانی ژیان بکەی بە مای نوێبوونەوە و زیندووبوون و خۆڕاگریمان. یا ربی خوای هەموو ئەو کەسانەی کەوا ژان دەکەن بە دڵی خەڵکدا، خوای بە ئاگام بێنیەوە، هیدایەتیان بدەی، دڵیان پاکەی، زمانیان پاکەی. پەروەردگارە منیش و ئەم برا خوشکانی ئیماندار و بیسەران و بینەرانی ئەم وتارەش بپارێزی لەوەی کە ڕۆژێک ژان بکەین بە دڵی خەڵکدا. یا ربی خوای ئەگەر ژانمان کرد بێ بە دڵی هەر کەسێکە خوای لێمان ببووری، بەرامبەریش گردنمان ئازاکە. یا شافی ئێوە کەسەی شیفای هەموو نەخۆشیەکان تەنها بەدەستی تۆیە، شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری. یا ربی خوای شیفای هەموو نەخۆشیەکانمان بۆ بنێری، دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی،
منداڵەکانمان ساڵحکەی ئەوانەی مناڵیان نیە ئەولادی ساڵحیان پێ ببەخشی یا ئەرحەم الراحمین لەم کاتی تاقیکردنەوەدا هەموو ڕۆڵەکانمان بەشی زۆریان ئێستا لە تاقیکردنەوەدانیان چاوەڕێی قۆناغی 12 کۆتایین یا ڕەبی خوا ڕەحم بە جگەرگۆشەی موسڵمانان بکەی یا ڕەبی خوا خوێندکار و قوتابیەکانمان بە ئاواتی ڕەوای خۆیان بگەێنی دڵ و چاو و ڕۆشنی بخەیتە ناو ماڵەکانمانەوە ناو هەموو دڵی دایک و باوشێکەوە بەوەی ڕۆڵەکانمان ساڵح بن خێرخواز بن زانا بن علمیان هەبێ حلمیان هەبێ لە بەڵا بە دوور بن آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.